دەچمە گەرمیان بۆ ئەوەی گفتوگویەک لەسەر بازاڕی خانوبەرە بکەین چاوەڕوانیەکان بۆ پێکەنانی حکوومەتی نوێی عێراق چ کاریگەریەک لەسەر کەرتی خانوبەرە لە عێراق وەرەمی کوردستان دادەنن واروها ئەم بانگەشەی کە بەڕێوەچوو بانگەشەیەکی دوور و درێژ بوو چ کاریگەریەکیانە بوو لەسەر کەرتی خانوبەرە لەمەوە دەچمە لای بەڕێز بیلال سەعید ڕۆژنامەوان لە بواری خانوبەرە. کاک بیلال سڵاوت لێبێ، سوپاس بۆ ئامادەبوون، سوپاس بۆم دەرفەتە. بەو پرسیارە دەست پێکەم جارێ بەر لەوەی باسی داهاتوو بکەین تا چەند ئەم بانگەشە دوور و درێژە چونکە ماوەکەی زۆر بوو کاریگەری کردە سەر کەرتی خانوبەرە لە هەرێمی کوردستان و عێراق. دەست خۆش کاک پشتیوانگیان، سوپاس بۆ تۆ، سوپاس بۆ لوتفی کاک قارەمانیش کە بەرکەوتنی زوو زوومان هەیە بەیەکەوە. ڕاستە من لە هەولێرم بەڵام ێستا لە کەلارم حالێن. دەست خۆش سوپاس بۆ دەرفەتە. بابەتی بازار و بەتایبەت بازاری خانوبەرە دیارە واقعەیەکە کە نیشاندەر و سەرەتا و دەستپێکێکە بۆ تێگەشتن لە ئابووری هەر وڵاتێک. واتە تۆ بە سیکتەری خانوبەرە ئەزانی بزانی چی ڕەوشێکی ئابووری لە وڵاتەکە هەیە، کاتێک خاوە بێتەوە سستە بێتەوە و لە کاتێکشا کە گەشەبوون یان جۆرێک لە ئاوازی و سسبی نەبینی. ئەوەی کە لە بازاری هەرێمی کوردستانە گوزەرە بەتایبەت لەم هەڵمەتی هەڵبژاردنە لە چەند حاڵەتێک هەیە چاوەڕوان کراوە کە بازار ڕوبەڕووی وەستان بێتەوە یا گرفتێکی بوو بێتەوە بەتایبەت لە کاتی بۆنەکانی وەکو جەژن و پێشجەژنا یان زۆر جارێ وەکو هەڵمەتەکانی هەڵبژاردنە و دوای هەڵبژاردنەکە جارێکی دیکە ڕەنگەڕوویەکی دیکە وەربگرێتەوە. ئەوەی کە لە هەرێمی کوردستانە گوزەرە بەتایبەت لە ماوەی هەڵمەتی هەڵبژاردنە لە ناو بازاڕەکانە ئەبێ سەیری بازاری هەرێمی کوردستان بکەین لەسەر چەند بوعدێکی جیاواز بەشێکی پەیوەست بە هەولێر چونکە وەکو ڕووگەیەک و ناوەندێکی اقتصادی گەورەی پێهاتووە بەرامبەر بە پارێزگاکانی دیکەی عێراق و بەرامبەر بە ناوخۆی هەرێمی کوردستانیش. من باسی ڕۆژانی هەڵمەتی هەڵبژاردن بۆکەم لە ماوەی هەڵمەتی هەڵبژاردنە لە هەولێرە زیاتر لە 4 پرۆژەی نیشتەجێبوونی شوقە و vێلە هاتوۆتە بازار. ئەمە نیشاندەرێکە کە ڕاستە هەڵمەتی هەڵبژاردنە هەبوو بەڵام لە هەمان کاتە خواستیش لەسەر یەکەی نیشتەجێبوون هەبوو. لەلایەکەوە هەندێک لەمانە ئێمە بۆ خۆمان ئیداری کەمپینەکانیمان کردو، ئیداری ئیڤێنتەکانیمان کرد وەکو دامەزراوەی مڵک. بۆیە ئەمە پێمانی وت کە ڕاستە هەڵمەتی هەڵبژاردن هەیە بەڵام بازاڕش هێشتا جوڵەیتیایە و بەڵام ئەمێنێتەوە لەسەر چەند حاڵێک کە ئایا ئەوانە کێ بوون کە توانیان لەم کاتا بێن و بەرهێنەرێک کە ئەزمموی ڕابردووی هەبوو و بەرهێنەرێک کە توانای قووەی مالیەکی باشی هەبوو و بەرهێنەرێک کە لۆکیشنێکی باشی دەستکەوتبوو بۆ پرۆژەکەی و بەرهێنەرێک بوو کە نرخی پرۆژەکەی گونجاو بوو و کەمپینێکی گەورە کە هەم عقاراتی لە پشت بێ و میدیای بەهێزی لە پشت بێ هەموو ئەمەی وای کردبوو ئەمانە بەشێکیان بە بێترس بێنە نێو بازاڕەکەەوە بتوانن ئەسپی خۆیانی تیاتاو بدەن. بەڵام بەگشتی بازاری خانوبەرە لە پێش هەڵمەتی هەڵبژاردنەکان چی لە نێوخۆی عێراقا چی لە وڵاتانی دیکەشە زۆر جار ڕوبەڕووی جۆرێک لە وەستایی و گرفتی ڕوبەڕوە بێتەوە. ئەوەی بۆ من سیر بوو ئەم هەڵبژاردنە بەراورد بە هەڵبژاردنەکانی دیکە لە هەولێرە بازاڕەکە ئەوەی لێ نەخوێنراوە بە پێچوانەوە بازاڕی لۆکیشنی باش و هەروەها نرخی باش جوڵەیەکی تیا هەبوو. ئەمەش ئەمێنێتەوە سەر جۆری ئەو هەڵمەتی هەڵبژاردنە بە هەموو زوعف و کەم و کورتیەکان کە هەبوو بەڵام هێشتا کەمپینی هەڵبژاردنەکان جۆرێک لە هودوئی جۆرێک لە نەرمیتیا بوو تا کۆتا ڕۆژەکانی. بۆیە ئەمە یەکێک بوو لەو خاڵانەی کە خەڵک ترسێکی زۆری نەبوو. بەڵام ئەمە ئەگەر بێن لە سلێمانی سەیریکەین نەخێر لە سلێمانی بە جۆرێکی دیکە بوو پرۆژە نەهاتە بازار و جۆرێک خاوبوونەوە هەستی پێکرا لە بازاڕە بەڵام ئەم خاوبوونەوە پەیوەستە بە هەڵمەتی هەڵبژاردنەوە ئەمە بۆ شارەکانی دیکە و شوێنەکانی دیکە شەکرێت جۆرێک لە ڕاستی تیابێ و حقیقەتی تیابێ. بەڵام هەڵمەتی هەڵبژاردن و پێش ماوەی بانگەشەی هەڵبژاردن بە گشتی لەسەر ئاستی جیهان پرسێکە کە ڕاستەوخۆ ڕنگدانەوە ئەبێ لەسەر بازار هەمووان چاوەڕوانی دوای هەڵبژاردنەکەن. باش دوای هەڵبژاردن بکەم لە عێراق جۆرێک لە بووە بە ئوسوڵ بووە بە کللتور پێکەنانی حکومەت زۆر درێژە دەخایانێ. ئەگەر بێت و پێکەنانی حکوومەتی ئەم جارش کابینەی ئەم جارش درێژە بخایانێ چ کاریگەریەکی لەسەر کەرتی خانوبەرە دەبێت؟ بابەتی عێراق بە جۆرێکی دیکەیە بەراورد بە هەموو وڵاتانی دیکە کاک پشتیوان چونکە ڕاستەوخۆ ڕنگدانەوە سیاسیەکان کاریگەری لەسەر ڕنگدانەوە ئابوووریەکانەکە ئەکرێ بڵێن پێچوانی هەموو مەشەدەکانی جیهانە لەبەرەوە ڕێڕەوی ڕاستی ئابووری لە عێراقا لە بەشەکانی دیکە نییە. بۆ نمونە سیستەمێکی بانکی کارات نییە، بۆ نمونە شەریکاتی گەورەی مساهەمەت نییە، بۆرسەیەک و ناوەندێکی بۆرسەی گەورەت نییە بۆی بە ئاسانی ببینی دەرەنجامی هێزێکی سیاسی ڕاستەوخۆ هەموو هەماکان بۆ بکا بە سوور یا بڕیاری سەرۆکێک بکاتە. ئەوەی کە هاوڵاتی لە عێراقا یاری بە پارەکەیەکە
لەناو سکتەری خانوبەرایە بۆیە هەمووان چاوەڕوانی دەرەنجامی هەڵبژاردنەکەن بەڵام ئەگەر سەیری مەشهدە سیاسیەکە بکەین لە هەرێمی کوردستانە لەبەرەوە گۆڕانێکی گەورە ڕووی نەدا لە مەشهدی سیاسیە پارتی و یەکێتی هەردوو هێزە گەورەکەن لە هەرێمی کوردستانە کەوایە ڕنگدانەوەیەکی گەورە ڕوونادا لەوەی کە بڵێن بازار ئەکەوێ یا جارێکی دیکە بازار گەشانەوەی بدێ ڕێتمێکەیە پێش هەڵبژاردن دەستی پێ کردووە بەم جۆرە بەردەوامە بێ ئەم بەردەوامی بوونە ئەمێنێتەوە کۆمەڵی خاڵکە ئایا ئەبوژێتەوە جارێکی دیکە یاخود جارێکی دیکە ئەگەر ئەو لێدوانە سیاسیانە سیر بکەین کە لە ڕۆژی دەنگدانەواتە ڕۆژی ڕابردوو کە بینیمان هەموو هێزەکان جۆرێک ئەیانوێ نزیک ببنەوە هەموو هێزەکان ئەیانوێ ئاراستەکە بەوە بێ لە نێوخۆی هەرێمی کوردستانە تەشکیلەیەکی نوێ و بەڕێوەبردنێکی نوێ بۆ حکوومەت دروست بکەن و ئەیانوێ بە جۆرێک بە هاوکاری و هەماهەنگی و یەکدەستی بڕۆنە بەخا ئەمانە هەمووی ئاماژە و نیشاندەری باشن بۆ بازار کە هەردوو هێزی سیاسی گەورە و هێزەکانی دیکەش ئەیانوێ جۆرێک لە مرونەت بنوێنن چی دیکە حملە توند و زبر و بەریەکەوتنەکە لابن لە خۆیان و بڕۆن پێکاتەیەکی نوێ دروست بکەن ئەمە یەکێکە لە خاڵە ئیجابیەکان کە بۆ بازار مەسجێکی جوانی تایە خاڵی دووەمی پەیوەستە بەوەی کە من سەیرم کرد بەداخەوە ئەمەم نەبینی بەڵام چاوەڕوانەکەم لە تەشکیلەی حکوومەتە یا لە کارنامەی حکوومەتە بیبینم لە هەڵمەتی هەڵبژاردنە هیچ هێزێکی سیاسی لە هەرێمی کوردستانە نەمبینی بە هیچ جۆرێک باسی سکتەری خانوبەرە بکە بۆی کە قەرزێک بدرێ بە هاوڵاتی یاسایەک دەربکرێت ڕێنمایی و تعلیماتێک دەربکرێت یا بڵێن هەوڵی ئەوە ئەدەین یا باس لەوە بکەن بڵێن وەزارەتەکانی معنی بەم بابەتە وەرەگرین لە سکتەری خانوبەرە ئەمەم نەبینی ئەمە کە خاڵێکی زوعف بوو لە هەرێمی کوردستان بە پارتی بە یەکێتی بە کۆمەڵ یەکگرت و هەڵوێستونەوەی و هەمویان هیچ کامیان باسی ئەم چوارچێوەیان نەکرد بەڵام چاوەڕوان نەکرێ ئایا بزانین بۆ کارنامەی داهاتووی تەشکیلی حکوومەت لە هەرێمی کوردستان و لە عێراق چیان پێیە بۆ ڕێخستنەوەی سکتەری خانوبەرە چونکە لە هەرێمی کوردستانە لە هەموو ئەم خاڵە ئیجابیە باشانە فەوزایەکیش هەیە مۆڵەت پێدان بە دروستکردنی یەکەی نیشتەجێبوو چەند لاینێکیە لاینێکی لە دەستەی وەبرهێنانە لایەکی دیکەی لە وەزارەتی شارەوانیە بۆ زەویانی کە تاپۆن لایەکی دیکەی لە وەزارەتی ئاوادانکردنەوەیە دەستەی وەبەرهێنان کە بڕیار وابوو لە چوارچێوەی وەبەرهێنانە مامەڵە بکات چونکە لەسەر ئاستی گیان دامەزراوەی تایبەت بە یەکەی نیشتەجێبوون جیایە لە دەستەی وەبەرهێنان چونکە دروستکردن و قۆناغێکی کاتی 2 ساڵ و 3 ساڵیە بۆ دروستکردنی یەکەی نیشتەجێبوون و ڕوئیایەکی دوور بەڵام لە هەرێمی کوردستانە لە پێش هەڵبژاردن هەڵمەتێک دەستی پێکرد کە دابشکردنی زەوی موچەخۆران و فەرمانبەران بە تایبەتی و لە هەمان کاتە هاتنی ئەو هەموو ژمارە زۆرەی پرۆژە بەڵام من پێم وایە کابینەی داهاتوو ئەرکەکەی قورسە بێ ئەبێ ئەم سکتەرە ڕێک خاتەوە بزانێت چیمان هەیە و چیشمان پێویستە بێت باش کاک بیلال سەبارەت بە ئەگەرە خراپەکەمان باس کرێ ئەگەرە باشەکە ئەگەر بێت و حکوومەتی عێراق زوو پێک بێت و دۆخی سیاسی تا ڕادەیەک جێگیر بێت ئەمە ئەتوانێت چه خزمەتێ بە کەرتی خانوبەرە بکە تشکیلەی نوێی حکوومەت وەک ناوەڕۆکی کارنامەکەی حکوومەت لە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ سکتەری نیشتەجێبوونە هەمانە ئەمە توانن کاریگەرێکی ڕاستەوخۆ لەسەر بازار دروست بکەن ئەوەندەی کە ئەیبینین تا ئەم سات و کاتە بە پێی جۆری دەرئەنجامی هەڵبژاردنەکان حدەسێکی گەورە ڕوونادا لە عێراقا چونکە تەشکیلەکان زۆر نزیکن لە نێوخۆی هەرێمی کوردستان چۆن بووە لە عێراقیش بە جۆرێک لە جۆرەکان ئەو هێزە سەرەکیانی وەکو تیمی سوودانی مالیکی و هێزەکانی دیکەی وەکو تەقەدم و حەلبوسی و بەشەکانی دیکە تەشکیلەکە زۆر نزیکە لە قۆناغی ڕابردوو بە چەند کورسیەکی کەم و زیادبوونێ واتە مفاجەیەکی گەورە لە هەڵبژاردننی عێراقا ڕووی نەداوە کە تەوەقع نەکراو بێ هێزە ئۆپۆزیسیۆنەکان جۆرێک لە شوێنگۆڕکیان پێ ڕوویداوە بەڵام بە شێوە گشتیەکەی دەرەنجامەکەی پێمانەڵێ ئەگەر تەشکیلەی حکوومەت دروست بێت ئەو قۆناغی کە ئێستا بارودۆخی سکتەری خانوبەری لە عێراقەتیایە لە 4 ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان و لە پارێزگاکانی دیکەی عێراقش هیچ کاتێک بە قەدەر ئێستا هاتنی پرۆژە بۆ بازاری عێراق ڕووی نەداوە هیچ کاتێک بە قەدەری ئێستا گۆڕانکاری لە بەهای مڵکە لە عێراق و لە هەرێمی کوردستانە ڕووی نەداوە هیچ کاتێک بە قەدەر ئێستا خواستیش لەسەر مڵک بەو ئەندازەیە نەبووە هیچ کاتێکیش بە قەدەر ئێستا دابشکردنی زەوی لە عێراق و لە هەرێمی کوردستان ڕووی نەداوە هەموو ئەمانە لە خۆناغی پێش هەڵمەتی هەڵبژاردن و لە ماوەی 4 ساڵە ڕوویداوە 4 ساڵی داهاتوو ئەبێ بۆ عێراق بۆ هەرێمی کوردستان 4 ساڵی ڕێخستنەوەی سکتەری خانوبەرە بێ بە ڕوئیایەکی باشتر چاکتر و ڕاکێشانی و بەرهێنەری بیانی لە بواری دروستکردنی یەکەی نیشتەجێبوونی مۆدێرن و باشتر و چاکتر وەکوی لە عێراق هەیە ئێستا لە عێراق ئەبینی ئەعمار هاتووە ئەبینی شەریکەی مصری هاتووە ئەبینی شەریکەی سعودی هاتووە
بەڵام لە هەرێمی کوردستان هێشتا دەستی ناوخۆ لە نێو خۆیان هەبێ و بەشێک حتا لە کاندیدەکانی هەڵبژاردن بەو پاڵپشتیەی دروستکردنی یەکەی نیشتە جێبوون و دروستکردنی باڵەخانە و دیزایانی ئەمانە تەنانەت هێزی سیاسی لە هەرێمی کوردستانە بەشێکیان لەسەر ئاستی شار بەشێکیان لەسەر ئاستی کارکتەر توانیوێت دەرەنجامێکی باش و دەنگێکی باش بۆ خۆیان بێنن بەو پاڵپشتەی کە کەرتی تایبەت دروستی کردبوو لە دروستکردنی ستایلێکی نوێ دروستکردنی یەکەی نیشتە جێبوون. زۆر باشە کاک بیلال سەبارەت بە کاری نوێنەرەکانی کورد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەبینین لە عێراق بانکەکان قەرزی خانوبەرەی درێژخایەن دەدەن هاوکارێکی باشە بۆی خەڵک خانۆکەی خۆی دروستکە یاخود یەکەی نیشتە جێبوون بنیاد بنرێت تا چەند گرنگە شەڕ بۆەوە بکرێت ئەو قەرزانە یاخود لقی ئەو بانکانەی کە ئەم قەرزە درێژخایەنانە ئەدەن لە هەرێمی کوردستانی شەبن و هاوڵاتیانی هەرێمی کوردستانی سوودمەند بن لە ئەو هەموو قەرزەی کە بە ناوی خانوبەرەوە دەدرێت. پرسیارێکی زۆر جوانەکە پشتیوان لە هەرێمی کوردستان بەداخەوە ئێمە ئەزمونێکمان هەبوو کە پێ ئەوترێ ئەزمموی سەردەمەکەی دکتۆر بەرهەمی ناوەنیا ئەو کابینەیە کە پاڵپشتی و قەرز درا بە دروستکردنی یەکەی نیشتە جێبوون بەداخەوە لە دوای ئەو ئێمە نەمانماوە لە هەرێمی کوردستانە و ئێستاش بەشێک لە وڵاتی هێشتا قەرزی ئەو کاتە دەداتەوە. من پێم وایە وەبەرهێنەری کورد و هەروەها هاوڵاتی کوردیشی هەردووکی لێرە زەرمەند بوونە لە ساڵانی ڕابردووە کە پێم وایە ئەرکێکی قورس گەورە باش چاک ئەتوانێت ڕۆڵێکی گەورە بگێڕن ئەوش پەرلەمانتارانی کوردە کەوا بکەنە ئەو بانکانی عێراق کە قەرزەدەن بە هاوڵاتیان و موچەخۆران لە هەرێمی کوردستانش لێرە لقەکانی خۆیان بکەنەوە هەرچەندە ئێستا هەوڵێکەیە بانکی نیشتیمان لە کوردستانە ئەکتیڤ کرێت و ئەم ڕێخستنەوەی کە لە پەیوەندی ئابوووریەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا بە تایبەتی لە سکتەری نەوت لە سکتەری بودجە ئەمانە ئەگەر بڕاتە سەر ڕێچکەکەی خۆی باش و چاک و بتوانڕێ ئەم دەرگایە بکرێتەوە بە دڵنیایەوە هەم وەبەرهێنا دەرگایەکی باشی بەڕواکرێتەوە وەکو وەبەرهێنەرەکانیان هەم هاوڵاتیش ئەتوانێت جارێکی دیکە پاڵپشتیەک وەرگێت بە قەرزێکی درێژخایەن ئێستا لە هەرێمی کوردستانە پرۆژەکان زۆر بوون کە بە قەرزی درێژخایەن بە ئەقساتی جیاواز بە دەفعاتی جیاواز ئەتوانن یەکەی نیشتە جێبوون فرۆشن بەڵام لە بەرەنجامیەوەی کە قەیرانێکی دارایی هەیە موچە لە کاتی خۆیان نەدراوە بەشێکی زۆر لە وەبەرهێنەر هاواری لێهێستاوە بۆ چکە وەبەرهێنەر بەشێکی بەداخەوە لە ئەنجامی ئەو فەوزای کە لە سکتەری خانوبەرەیە وەبەرهێنەری مزەیەفە دروستکراوە چاوەڕێیە بە موچەی موچەخۆران لە هەرێمی کوردستان یەکە نیشتە جێبوونەکەی دروستکە بۆ یە کاتێ موچە دواکەوێ هاوڵاتیش قستەکەی خۆی دواخە ئەبین پرۆژەکە ڕوبەڕووی وەستانە بێتەوە ڕوبەڕووی دواکەوتنە بێتەوە بە ساڵ و بە دو ساڵ کە ئەمە دوجار دیمەنێکی ناشاز لە سکتەری خانوبەرەی لە هەرێمی کوردستانە دروستەکە کە ئەگەر ئێمە بتوانین عێراق ببینە ئەو قۆناغی کار لەگەڵ یا بکەین مامەڵی لەگەڵا بکەین یاساکانی ڕێخێنەوە بۆ ئیدارەدانی سکتەری خانوبەرە و لە هەمان کاتە هەوڵ بدەین ئەو بانکانی کە قەرزەدەن بۆ موچەخۆران لە هەرێمی کوردستانە لقەکانیان بکەنەوە سەپۆرتی هاوڵاتی و موچەخۆر لە هەرێمی کوردستان بکەن سەپۆرتی وەبەرهێنەرەکان بکەن بۆی پرۆژەکانی خۆیان تەواو بکەین بە دڵنیاییەوە عێراق هێشتا پێویستی بە یەکەی نیشتە جێبوونە بەڵام هەرێمی کوردستان لە پارێزگاکانی هەرێمی کوردستان و بەشێک لە شارەکانە تێربوونیەکەیە پڕبوونیەکەی لە یەکەی نیشتە جێبوون ئەگەر ڕێک نەخرێتەوە باش نەکرێ و چاک نەکرێ ئەگەری هەیە هەم هاوڵاتی هەم وەبەرهێنەر هەم حکوومەتیش زەرمەند بێت چکە دوجار پارەی دەستی ئەم هاوڵاتیانە لە شوێنێکا گیرەکرێ کە ناتوانن گۆڕانکاری و هەروەها دەورانی پارە لە نێو بازاڕەکانە ڕوودان کە ئێستا بەشێک لە هاوڵاتی لە قۆناغی ڕابردوو ئەملاکی خۆی زێڕی خۆی شتی خۆی فرۆشتووە بۆی بتوانێت یەکەیەکی نیشتە جێبوون بکڕێ بە ئەقسات. زۆر سوپاس کاک بیلال هەڵبەتە ئەو کانولەی سەر دەستم بینی بە هیوایەوەی کە بە خێرایی خوای گەورە شفاو بە